سڵاو بەڕێزانم کاتتان باش پاشاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕووماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. با پێی ئەو ساڵنامەیە کە بۆ پەروەردەی قەزا و شارەکان ڕۆیشتووە 22 نوێ ساڵی نوێی خوێندن دەبێت لە هەرێمی کوردستان. بەپێی هەموو ئاماژە و پێدراوەکان ئەم ساڵێکی جیاواز دەبێت لە بواری پەروەردە بە تایبەتی کە وەزیری نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەست بەکار بووە لە بواری پەروەردە کۆمەڵێک بڕیاری نوێی دەرکردووە کە بڕیارەکان هەم بۆ خۆی کۆمەڵی کاردانەوەی باش و لەگەڵەوەشدا سەرنج و تێبینی بدای خۆی داهێناوە. لە ئێستادا گرفتەکانی پەروەردە بە دیاریکراوی چییە؟ ڕای شارەزایان و ئەوانی کە لە بواری پەروەردە کار دەکەن تێڕوانیان چیە سەبارەت بەم بڕیارانە و ئەگە گرفتێکی شەبێ چۆن چارەسەر دەکرێت؟ هەموو ئەمانە دەکەمە تەورێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم. بەڕێز مامۆستا هێرش ڕەوف شارەزای بواری پەروەردە، مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس. حتما وەک شارەزایکی بواری پەروەردە ئاگاداری ئەو بڕیارانن کە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەری کردووە بەدەر لەو کارداناوانەی کە بە شێوەیەکی گشتی بڕیارەکان بەدوای خۆی داهێنایی. دەمەوێت شارەزایکی پەروەردەش بۆ چوونی تۆزانم لەسەر ئەم بڕیارانە بە باش یاخود بە خراپ. زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەرنامەیە. ئێمە وەکو پەروەردە کەرتی لەسەر کۆی پرۆسەی بواری پەروەردە قسە بکەین لەسەر بڕیارەکانی بەڕێز جەنابی وەزیری پەروەردە. تەبیعی سەرەتا حەزەکەمەوە بڵێم کە ڕۆژی یەکشەممە کە دەکاتە 1 ڕۆژی پەیوەندیکردنی مامۆسایانە لە هەرێمی کوردستان. دەستپێکی ساڵی نوێی خوێندنیش کە ڕۆژی شەممەکە 21 دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەوەی کە لە بڕیارەکانی وەزارەتی پەروەردە دیاری کراوە. بڕیارەکانی کە دەرچووە لەسەر با بڵێن ڕێخستنەوەی میلاکاتە لەبەرەوەی ئێمە کەسەی قوتابخانەکان و خوێندنگاکان بکەین لە هەنێ شوێن ئیفرازاتێکی زۆر هەیە، کۆمەڵێک مامۆستا هەیە کە نیسابیان بە پێی یاسا و ڕێنمایەکانی پەروەردە نییە. بە پێی یاسا و ڕێنمایەکانی پەروەردە مامۆستای بنەڕەتی ئێمە دوو قۆناغمانەیە هینی خوێندن. قۆناغی بنەڕەتیمانەیە کە لەیەکەوە تاوەکو پۆلینۆیە، ئەویش دوو بازنەیە، 1 بۆ 6 و 7 بۆ 9. قۆناغی ئامادەییمانەیە ئەویش قۆناغەکانی 10 و 11 و 12ەیە. لە ئامادەیەکانە ئەبێ مامۆستا نیسابی وانەوتنەوەی 22 حسابێ. لە قۆناغی بنەڕەتیەکان سەقفەکەی 24 وانەیە لە هەفتەیەکدا. باشە. ڕێخستنەوەی میلاکات بۆ ئەوەیە کە لە قوتابخانەیەک بە نمونە وەربگرین سێرەکەی مامۆستایەکی فیزیا، کیمیا، زانست، بیکاری بۆ نمونە 22 کاڵێتەوانێ 20 تاڵێتەوانێ، بەڵام مەکتەبەکەی هەمووی چەندمە تێک لێوەی دوورە مامۆستاکە 12 حساڵێتەوە، مامۆستا 8 حساڵێتەوە. باشە مامۆستاخوا پرسیاری درێدا ئەنی بابەتی ڕێخستنەوەی میلاکات کە بە درێژەی ماوەکانی ڕابردوو گرفت بووە بۆ پەروەردەکان. ئەمە پێویستی بە بڕیاری وەزارەتە یاخود پەروەردەکان بۆ خۆیان سەرپشکن بۆی کە ئەم میلاکاتان ڕێک بخەنەوە. خۆی گەبێنە سەر ئەمەش بۆتە شتێکی واقعە. باشە. ئەمە ئیشی سەرپەرشتیاری کارگێڕی قوتابخانەکانە. ساڵانە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن مەسحی سەرجەم قوتابخانە خوێندنگاکان ئەکرێت. بە پێی مەسحەکە تۆ میلاکاتی قوتابخانەکە وەرەگری بە پێی پسپۆڕەکانی. ئەبێ ئەمە ئیشی کە سەرپەرشتیاری کارگێڕی ئەزانەیە کە 4 مامۆسای فیزیا، 4 مامۆسای بیکاری لەم قوتابخانە خوێندنگەیە کە دوانیان زیادە، ئەبێ ئەو بە راپۆرت یەک بیداتە سەرپەرشتیاری یەکەم و لە ڕێگەیەوە بچێتە لای بەڕێوەبەری پەروەردەی قەزاکە تا ئەو بتوانێت ئەو ڕێخستن کە ئەو سەرپەرشتیاریانش کە شاغیلەکانە نووسن کە ئەم قوتابخانانە پێویستیان بەم پسپۆڕیانە هەیە دەستپێکی ساڵی نوێی خوێندن، ئەبێ بەوە ڕێخستنی میلاکات کەەوە دەسەڵاتی پەروەردەی قەزاکانە، بەڵام تا ئێستا بۆ نەکراوە. خۆی ئەمەیە کێشەکە. باشە. کە نەکراوە ئەما چێتە سەر چی؟ بۆتە مەحسوبێت واسیتە بەهێشتنەوەی ئەو مامۆستانە لە قوتابخانەیە بۆی کەمترین وانە بڵێنەوانێ. یعنی هەم مەهامی پرۆسەکە و هەم ئەرکە نیشتیمانەتەوەیەکە کێ دەبوو ڕێگە لەمە بگرێت، ینی کە نەیکردووە ئەمە بەپێی ئەو دەسەڵاتانی پێشوو کە بەڕێز وەزیری پەروەردە شۆڕی کردێتەوە بۆ خوارەوە. ئەم دەسەڵاتانە لای سەرپەرشتیاری پسپۆڕیەکانە. سەرپەرشتیاری پسپۆڕی لە یەکەی سەرپەرشتیاری بنەڕەتی لە یەکەی سەرپەرشتیاری ئامادەیی. ئەمە کارەکە کاری ئەوانە.
ئەوان چاوی پەروەردە و وەزارەتن لە ڕێخستنی میلاکاتە مشیفی پسپۆڕی بیکاری زانستەکان ئەزانێت لە فڵان قوتابخانە بۆ نمونە کە مامۆسای زانست لەوێ کەمە لە قوتابخانەی کە مامۆسای زانست زۆرە. مامۆستا ئێستا شتێک ڕوونیە ئێستا ئێمە علی کێشەی کەمی مامۆستامانەیە یان زۆری مامۆستا علی کامیانە ئێستا بەپێ و ئامارەی کە لامانە لەناو سنتەری شارە مامۆستا زۆرە بۆ 5 ساڵیگەش ئەگەر دامەزانی مامۆستا نەبێت لەناو سنتەری شاری پارێزگاکانە پێویستی مامۆستا نیە. کەمی مامۆستا کەوتۆتە شوێنە نائیەکان دەوروبەر و ناحێ و قەزاکان لێ نەخسی میلاکات. باشترین میکانیزم چییە بۆ ڕخسنەوەی میلاکات؟ یعنی یەکێک بۆ لەو گرفتانەی کە لە ماوەی ڕابردوو زۆرترین قسەی لە سەرکراوە بەڵام نەتیجەیەکی ڕوونی نەبوو گرفتەکە تا ئێستا ژیانی هەر بەردەوامی هەیە. ینی ئێوەکو شارەزایەکی پەروەردە ینی بۆچونتان چییە؟ ینی چیتان هەیە بۆ ئەوەی کە لێرۆ بە وەزیری پەروەردە بە چوزانم بە یەکەی بەڕێوەبەری قوتابخانەکان بڵێن کە بەم شێوەیە دەبێت میلاکات ڕێک بخرێتەوە؟ ئێمە پێمان باشە دامەزراندن بە شێوازێک بێت لەسەر ئاسی موقعی جۆغرافی بێ بۆ قەزاکان و بۆ ناحیەکان. باشە کە تۆ هاتی دەرەجەی دامەزاندن یا خودگرێبەست داد بەزان بۆ خوارەوە پەروەردەی قەزاکە ئەولەوێت با بڵێن یا کێبڕکێکە لەسەر دەرچووی زانکۆ پەیمانگەکانی موقعەکەی خۆی بێ نەک لەسەر کۆی پارێزگاکە. لە ڕابردوودا بەم شێوەیە نەبووە؟ لە ڕابردوودا لەسەر ئاستی پارێزگا بوو کە تۆ ڕیزبەندی ئەەکەی بە پێی پسپۆڕەکان با بڵێن هەر لە هونەر و وەرزشۆتە ئاگاتە بابەتی ئاینەکە ڕیزبەندی ئەکرا ئەم دەرچووی زانکۆ پەیمانگایانە ساڵانە کە فۆرمیان پڕا کردوانەیە بە پێی یاسا و ڕێنمایەکانیش تۆ باشترین پێوەەر کە دانراوە بۆ دامەزاندن ئەو کۆنمرەیە کە وەرگیراوە لە زانکۆیان لە پەیمانگاکە تۆ ئەوە کراوەتە پێوەەر تا ئێستا بۆ دامەزراندن بە پێی ئەو کۆنمرەیە ڕیزبەندی کراوە بۆ سەرجەم قوتابیانی زانکۆ پەیمانگاکان. ئەمە ئەم ئیفرازاتە کە کۆ بۆ تۆ ئێستا لە سنتەری شارەکانە ئەوەیە ئەو مامۆستا بەڕێزە کە چۆتە شوێنە نائیەکە کە چۆتە دەوروبەر کە چۆتە قەزاکان بۆ بە کالێرۆس تا 4 ساڵ بە پێی یاسای ژمارە 1030 ئەبێ لەوێ تەدەڕوجی دەرەوەی شار تاواکە. بەڵام هەمانە ئێستا لە ئێستا کە تۆ کاتێک کە پوختەی ڕاژاکە یا تەرفیعەکەی ئەگەڕی سیرەکەی کۆمەڵێک مامۆستا هەیە تەدەڕوجی تەواو نەکردووە بەهۆی مەحسوبیێت و واسیتەوە دوای ساڵێک کە تەسبیت بووە گەڕاوەتەوە ناو شار. ئەم گرفتە بۆ ئەم ساڵیش بەردەوامی دەبێت یاخود لە ئێستا پلان و بەردەوام هەیە بۆ ئەوەی کە میلاکات بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە بەبێ پێویستی قوتابخانەکان و ناوچەی جوگرافیۆک و بەڕێزت ئاماژت پێکرد لە بەچاو بگیرێت. ئێمە کە ئیسابن ئەڵێم بەپێی ئەوەی کە بەڕێز وەزیری پەروەردە یەک کە ئەوە بڕیارێکیان بوو لەسەر ڕێخستنەوەی میلاکات وە دوو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بڕیار لە کۆبوونەوەی ئەنجومەنی وزاری بڕیاری دامەزاندنی ئەنجومەنی ڕاژە دراوە. ئەنجومەنی ڕاژە بۆ دامەزراندن گەڕانەوە وە ڕێخستنی میلاکات. ئەمە تەنها بۆ وەزارەتی پەروەردەیان لەسەر ئاستی حکومەتە لەسەر ئاسی حکومەت ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بۆ کۆی سەرجەم وەزارەتەکان کە ئەمە بکرێ. زۆرترین گرفت لە ڕێخستنی میلاکات لە پەروەردەیە. پەروەردە لەبەرەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان 126,000 قسوور بەس مامۆستامانەیە بە بەشێک لە خوێندگە کوردیەکانی ناوچەدابڕاوەکانی شەوانێ خاوەنی 126,000 قسوور مامۆستای. لەناو بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی سامپڵێک وەرگرین 41,810 مامۆستا هەیە. پارێزگای سلێمانی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی 13 پەروەردەی قەزا لە خۆیەگرێ بەڕانی و قەڵازێ و چەمچەماڵە تا ئاگاتە پێنجۆن و هەڵەبجێش پێشەوەی کە بێتە پارێزگا بە قەزاکانی کەی شەوانیە 13 پەروەردە خاوەنی 41,810 مامۆستا ببووە ینی ڕاتەکرم بەشێکی دیکەی گرفتەکە ینی پەیوەندی بەوە نییە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا ینی چەند جۆرێک لە مامۆستامان وانە بێژە مامۆستامان هەیە میلاکە مامۆستامان هەیە گرێبەستە ینی بۆ خۆی ئەمە گرفتێکی دیکە نییە کە ئەم ئاڵۆزەی لە بابەتی میلاکات دروست کردووە. خۆی ساڵانە مامۆستا خانشینە بێ باشە شوێنەکەی بەتاڵە بێ پێویستە
بە پێی پسپۆڕی تۆ مامۆستا دابمەزرێنیت ئەوەی کە بۆتە لەمپار لە بەردەم کەمی میلاکە لە وەزارەتی پەروەردە لە 2014 کە شەڕی داعش و قەیرانی دارایی بەسەر هەرێمەکەمانە هات بڕینی بوجە بوو لەلایەن بەغدادەوانە ئەمە وای کرد کە حکوومەت ئەو توانایە نەبێت کە ساڵانە وەکو پێویست مامۆستا دامەزرێنن ڕێنمایەک هات کە ئەو شوێنە شاغیرانە بە مامۆستای وانەبێژ بکرێتەوانێ مامۆستای وانەبێژیش لە ساڵی پارەوە شتێکی زۆر باشکرا ئەویش هاتن لەسەر ئەوەی کە کۆلێجە پەروەردەیەکان ئەوانیش فۆرمێکیان دروست کرد لەسەر ئەو فۆرما مامۆستا دەرچووی زانکۆ پەیمانگەکان پڕێکردەوانە ئەو لەوێت بۆ دەرچووی کۆلێژە پەروەردەیی و پەیمانگەکان ئەمە بڕارێکی باش بوو مامۆستا بڕیارەکە باش بوو چونکە بۆ باشە دەرچووی کۆلێژی پەروەردەیی و پەیمانگانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەن ئەمانە هەم بۆ خوێندنی علمی نەفز هەم تڕوق تەدریس بەڵام مامۆستانی ڕخنێکی شە بوو لە پاڵەمەدانی ئەوانی کە ئادابیان تاڵ کرد بوو جۆرێک لەنە ڕازایەتی و گلەییان نەبوو لە پەروەردەکان بەوەی کە ئەمە جۆرێکە لە خواردنی مافی ئەوانی دیکە ینی ئەمە بۆ خۆیوانی ئەم بابەتەش خۆی ئەگە بێتە سەر واقع باشە مامۆستا ڕێت تڕوق تەدریس بێنێت شێوازی وانەوتنەوە دانانی پلانی ڕۆژانە دانانی پلانی ساڵانە تەعاملکردن لەگەڵ قوتابی لەگەڵ مامۆستا لەگەڵ دەستەی کارگێڕی لەگەڵ سەرپەرشتیار ئەمانە دوو بابەتی زۆر گرنگن کە لە کۆلێژە پەروەردەیەکان و لە پەیمانگاکان دەخوێنرێ بەڵام دەرچووی کۆلێژەکانی کە علوم خۆ ئێمە مامۆستای فیزیامان پێویستە کیمیامان پێویستەوە هەم لە پەروەردەی ژێ و لە علومی ژەیە ساڵانی ڕابردوو پێشتر بە شێوەیەکی عەشوایی کرا چونکە بۆ نەخسی میلاکات هەبوو و زۆربەی شوێنە نائیەکان لەو کاتەیە ئەفزەڵێتی شەدرا بەوان کەوا وەکو مامۆستا بتوانشن لێ دەرس بڵێنەوە بەڵام پەروەردە ئەهات لێرە خولێکی یەکمانگی سەریع کردەوانە لە تڕوق تەدریس و لە لانی علمی نەفسە دەرونیەکە بۆ ئەو بەڕێزانەی کە وەکو پیشەی مامۆستا کەوا ناڵێنەوانێ بۆی شارەزاییەکی سەرەتایی وەربگرن تا بتوان کارەکەی خۆیانی پێ بەڕێوە برن بەڵام دەرچووی پەروەردەیەکان ئەوەی ناوێت چونکە ئەمە دوو بابەتی گرنگە لە 4 ساڵی زانکۆ کۆلێجەکەی خۆیان لە 2 ساڵی پەیمانگاکە یا 5 ساڵی پەیمانگاکە لە 3 ساڵانە ئەو بابەتانەی خوێندووە باشە مامۆستا هەر دەمەوێت لە چوارچێ بڕیارەکانی وەزیری پەروەردە بوەسم یعنی یەکێکی دیکە لە بڕیارەکان ڕۆژاندنەوەی خوێندنی ئینگلیزی بۆ لێک تا چواری بنەڕەتی لە کاتێکدا ئەم بابەتە 4 ساڵە ئەزمون کراوە ئەمە بۆ خۆی حاڵەتێکی نەشاز دروست ناکات لە سیستمەکە بۆی کە خوێندکارێک ماوە 4 ساڵە لەسەر ئەم سیستمە ڕاهاتوو ئێستا مافی بخورێت بەم شێوەیە کردنی خوێندنگاکان یا قوتابخانەکان بە ئینگلیزی لە سەرەتا دراسەیەکی زۆر وردی بۆ نەکرابوو ئێمە چەند جار لە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوەمان کردووە ڕەئیمان وەرگیرا بێ یا گویان لێگرتبین باسی ئەومان کردووە کە ئەما بێ بە قۆناغ بێ سەرەتا وتمان چەند مەکتەبێک بە پێی پەروەردەی ڕۆژەڵا ڕۆژئاوا تێست وەکو تێز وەربگیرێت چونکە تۆ سەرەتا پێشەوەی کە ئەم بڕیارە بدرێ کادرت بۆ ئامادە نەکردووە یعنی وتنەوەی بابەت بە زمانی ئینگلیزی تۆ مامۆسایەکە دەرچووی علوم ڕاضیاتە یا دەرچووی کە بەشی زانستەکانە ئەم مامۆسایە لە قۆناغی یەک بۆ شەشەکان بێت مامۆستا مبەڕیرێکی منطقی هەبوو بۆی کە ئەم بابەتە ینی بڕیار بدرێتە بۆ شێتەوە قەدەغە بڕی خوێندنی ئینگلیزی با تێتگێرم باشە قۆناغی یەک بۆ شەش سەی هەشتای دەرچووی پەیمانگاکانە ئێم بە ڕێزانە ئینگلیزیەکان پێرفێکرد نییە تا بتوانێت ئەو هەزمی بابەتی زانست بە تایبەتی وەربگری کە بە ئینگلیزی بێنێتەوانێ خاڵێکی کە لە سلبیاتەکەی ئەوە بوو کە قوتابیەکانی ئێمە لە قۆناغی یەک بۆ شەش ئەوەی کە گرنگیان بە لوغەکە ئایا کە فێربن لە نەزانستیەکان فەرامۆش کردبوو لە ئەسنای ئەمەیە عنی دایک و باوک کە هاتنە سەرخات مامۆستا هەبووە لە مەکتەبەکە ڕووس ئەقلامەکەی بە ئینگلیزی نووسیوە بەڵام ناوەڕۆکەی بە کوردی شەرح کردووە
یەکەی مەشقوڕایانمان هەیە لە سلێمانی کە بانگەشەوەی کرد ئەم ساڵ دەستپێکی پۆلی پێنجە بۆ زمانی ئینگلیزی. مامۆساکان نەچوون بەدەم ئەوە کە بچن خولەکە ببینن. ئێکە مامۆسان نەبێ بچێ خول ببینێ، ئەی تۆ لە دەستپێکی ساڵ نوێی خوێندن کە پۆلی نوێیەکەی تۆ بە ئینگلیزی ئەمە کارەسات باشە مامۆستا ینی پرسیارێکی منطقی ینی ئەگەر ئەم بابەتە لە سەرەتاوەکو بەڕێزت ئاماژت پێکە دیراسێکی ورد نەکرابێت یعنی 4 ساڵ زۆر نەبوو بۆ ئەوی کە پێشتر ینی نەگاتە ئەم ئاستە بڕیارەکە بدرێت و خوێندنەکە قەتەغەکرێ. جەنابەت بە هەر وەکو زانیاریەک لە قۆناغی بنەڕەتی بە پێی سیستمی 2009 وەزارەتی پەروەردە کە کۆنگرە بەسراوە لە پۆلی یەک تاسیە کەوتن نییە. پۆلی یەک تاسیە کەوتن نییە. خاڵێکی کە بەنسبەت ئەوەی کە متابعە یا هەڵسەنگاندن یا تەقیم نەکرابێ ساڵانە ئەوە بوو لەم دەڤەرە بە تایبەتی لە 3 ساڵ 4 ساڵی ڕابردوو بەهەر هەمووی دەمانگ دەوام نەکراوە. بایکۆت بەردەوام بوو. لە کاتی بایکۆتە کە قەیرانەکە هەبوو بەسەر مامۆستایانەوانەیە باشە قوتابخانە خوێندنگاکان کە دەرگاکانیان داخرا بوو نە سەرپەرشتیار متابعەیە کرد، نە پەرۆدە ئاگای لە قوتابخانە بوو، نە مامۆستایش ئاگاداری ڕێنمایی و یاسایەکانی پەروەردە بووە لە ناوەندەکانی خوێندندا. ئەمە وای کردووە کە وەکو جەنابەت دەڵێی لە 4 ساڵ دراسەیە بۆ ئەم بڕیارە نەدراوە. بەڵام ساڵی پار کە وەزعی مامۆستا و موچەی تەواوەتی هاتە سەر ئەوەی کە سەرف کرا لەمەیە دراسەیە کرا بۆ کۆی ئەو 4 ساڵە تەقیمێک هەڵسەنگاندن کرا چی بۆ ئاسی زانستی قوتابیەکان، چی بۆ توانە و کەفاەتی مامۆستا بە زمانی ئینگلیزی. دواتر ئەو بڕیارە درا کە وانەی بیکاری و زانستە گشتیەکان لە قۆناغی بنەڕەتی ئەوانەی کە 2015 بوونەتە ئینگلیزی هەڵبۆشێتەوە. مامۆستا بۆ قۆناغەکانی دواتر ئێسانی مانەجەکە بەردەوامە خوێندێت؟ بەڵێ ئەوانەی کە چوونەتە قۆناغی 7 و 8 و 9 10 و 11 و 12 بەردەوامە. بەڵام ئەوانی تر لەم ساڵەوانەیە ئەبێ قوتابی بە زمانی کوردی بخوێنێ. باشە مامۆستا من دەمەوێت لەسەر کۆی سیستمی پەروەردەش بۆچین و بزانم ینی لە ئێستادا ئەو سیستمەیەکی ئێمە لەسەری دەڕۆین لە چی وڵاتێک نزیکە ینی ئەو سیستمە ماوەیەک باسیەوە دەکرا کە سیستمی پەروەردە سویدیە هەر بەڕاست سویدیە یاخود کوردستانی ینی سیستمەکە ئێمە کامیانە سیستمی ئەم سیستمە کە دانراوە کاتە دڵشاد بەڕێز مامۆستا دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پەروەردە بوو. ئەم سیستمە سیستمێکی کوردستانیە سویدی نییە. ئەم بۆ چوونە ئەم ڕوویایە لەکوێوە سەرچاوی گرتبوو؟ ئەم ڕوویایە لەوە سەرچاوی گرتووە ساڵانی پێشووتر بڵین زانستە گشتیەکان نەبوو هاتن تۆ بابەتی بە تایبەتی لە قۆناغەکانی 7 بۆ 9 بابەتی کیمیا و فیزیا و زانستەکان بوونە یەک جەبر و هەندەسە بووە بیکاری. ئەمە بڕیاری کۆنگرە بوو یعنی بە دراسە کراوە ئەم شتە. تۆ پرۆفیسۆر و خەبیری پسپۆڕی بابەتەکان ئەمەیان کردووە ئەم لە یاساکەیە دیاری کراوە. ئەم سیستمە سیستمێکی کوردستانیە. مامۆستا زیاتر لە چی وڵاتێک نزیکە سیستمی ئەمە ینی سوود لە چی ئەزمموی چی وڵاتێک وەرگیراوە لە باری پەروەردە ینی بۆی کە لێرە تەطبیق دەکرێت ئێستا؟ زیاتر لە ئەوەی کە وەرگیرا بێت کۆریا. کۆریا بەڵێ لەگەڵ یابان. لە سیستمی بنەڕەتی وڵاتی یابان لە پۆلی 1 تا پۆلی 9 کەوتن نییە. یعنی ئەوان تاقیکردنەوە لای خۆمان کە ئێستا تاقیکردنەوەکانی جاران تاقیکردنەوەی ماگانە هەبوو لەگەڵ ڕووی ساڵە بوو. دوایەوە سەعیسانەوی دەرەچوو تاقیکردنەوەی کۆتایی ساڵ جا تەقسیم دووەکرا. ئەمەستا تەناقوسێک دروست ناکات بوو بڕیانی وەڵام پرسیارێک وەڵامەکە لەبیر نەچێتەوە ینی بۆ نمونە کە تۆ سود لە سیستمی وڵاتێکی تر وەردەگری بۆ ئێرە ینی خۆ دەبێ ژینگەکەش ینی قوتابخانەکانی ژێک دەوام بێت یاخود لایەنی کەم ژینگەیەکی وا فراهەم کرابێت کە قوتابی توانێت وەرگرتنی سیستمەکە و خۆی هەبێت. ئایا ئەم ژینگەی لێر فراهەم کراوە؟ ئاخر ئەوەی کە جەنابە دەیڵێ ژینگەکە بۆ ئەوەی کە لەو وڵاتە کە قوتابی لە سەعات 8 تا 2:30 دەرزە خوێنەیە ئێمە کۆی سیستمەکەی ئەوان جێبەجێ ناکەین. یعنی سوود لە
لایەنە زانستیەکەی وەرگیراوە زیاتر چونکە لای ئێمە تۆ سیرەکەی زۆربەی قوتابخانەکانمان دوو داوامیە نسبەیەکی زۆر کەمیسیە داوامیە ئەوەی کە جەنابەت دەیڵێ ئەوەی کە لەوێ ئەگونجێ لەم ژینگەی ئێمەوە جێبەجێ نابێت بۆ شێوازە لای ئێمە لە قوتابخانەیە تا ئێستا 35 تەلەبە بۆ 40 تەلەبە لە پۆلێکە لەوێ بە پێی سیستمەکە بێ قوتابی لە 20 بۆ 25 تێ نەپەڕێ تا تۆ بتانی بە پێی سیستمەکەیش سیستمی گروپات دروستکەی لە پۆلەکەیە مامۆستانی گۆڕانکاریکردن لە بابەتی پەروەردەوە لە سیستم ینی چەند ساڵ جارێک پێویستە ینی بۆ نمونە زۆجاگلەیەوە دەکرێت کە لەگەڵ گۆڕانی هەر کابینێکدا وەزیرێک دێ کۆمەڵک بڕیار و ڕێنمایی نوێ دەردەکات ئەمە بۆ خۆی ینی شتێکی ئاساییە لە بواری سیستمی پەروەردە بەم شێوەیە بێت خۆی تۆ پەروەردە ینی کۆڵەکەیەکی ئەساسی هەم حکوومەت وان کۆمەڵگای باشە چونکە ئەوانەی کە ئێستا وڵات بەڕێوە بن هەمان لە ڕێگەی کادیرەکانی پەروەردەییەوە پێگەیشتون گەشتونەوە قۆناغی کە ئێستا حکومی وڵاتەکە ئەوەی کە جەناب دێڵێ هیچ وەزیرێک ڕەزی لە کابینەیەکی نوێ ڕەزی ڕێنمایەکان یا یاساکانی وەزیری پێشوو ناکە زیاتر جێبەجێەکە ئێستا لە وەزارەتی پەروەردە وەربگرین چەند یاسا و ڕێنمایەک دەرچۆ بۆ دەستپێکی ساڵی خوێندنی 1920 باشە کە دەستپێکی ساڵی خوێندن دەستی پێکرد ئەو ڕێنماوی یاسایانە چێتە بواری جێبەجێکردنەوەیە بەڵام پێشتر کە ئاماژەم پێکرد خوێندە ئینگلیزیەکان نەمانی زانست و زانستە گشتیەکان و بیکاری بە زمانی ئینگلیزی ئەمە پار ساڵ دراسە کرا دراسەیەکی وردی بۆ کرا پێشتر ئاماژەم پۆ کرد کە بایکۆتەکان وای کرد کە ئەم تەقیمۆنە نەکرێت ڕوونە بۆیە ئەم ساڵ ئەو بڕیارە درا باشە لەکوێدا لە ئێستادا ینی سیستمی پەروەردەیمە پێویستی بە چاکردن هەیە دایەتینەوە گرفتانەی کە تۆ بۆ شارەزای پەروەردە ینی دەتەوێت بۆ چوونی خۆت ینی ئەو فکرە و شارەزایی کە لەم بارەدا هەتا ینی بخیتە ڕوو لەکوێدا پێویستە چاک بکرێت چاکردنەکەی ئەمە لە 2007 کۆنگرێ پەروەردەیی بەسرە لە 2016 کۆنفرانس بەسرە باشە ئێمە هەر پێشنیاری ئەوشمان کردووە ئینشاڵڵا لە ساڵی ئایندە بتوانین کۆنگرێکی پەروەردەیی ببەسرێت بۆ ئەو کۆسبوو لەمپەرانەی یا ئەو خەلەلانەی کە لە بواری پەروەردایە بتوانین چارەسەریکەین بەڵام لەم کابینەیەدا ئێستا ئەوانەی کە پێشنیار کراوە یا ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە دەیانێت بۆ 4 ساڵی ئایندە کە بەرنامەی کاری خۆیەتی ئیشی لەسەر بکات ڕێخستنەوەی میلاکات کە ئێستا ئەوە بڕیارێکی زۆر باش و گرنگە بۆ دەستپێکی ساڵی نوێ ئەوە چێتە بواری جێبەجێکردن خاڵێکی کە نێشتنی وتنەوەی پرۆگرامەکانی خوێندن چی لەلایەن پەیمانگاکان ئالیەکانەوە بێت یا لەلایەن قوتابخانەکانەوە هەر بە تەواوەتی ڕەفزکرا کە لە هیچ قوتابخانەیەک لە ساڵی ئایندەوە خولی پرۆگرامەکانی خوێندن نابێت بکرێتەوانێ بە هیچ شێوەیەک خاڵێکی کە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە بۆ بەڕێوەبەری گشتی پارێزگاکان بۆ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان ئەمیش بەهۆی نێشتنی ڕۆتینات و لە هەما کاتە پێوەرێکی چاودێریکردنیش هەبێت بۆ ئیش و کارەکان مامۆستایانی لە ئێستادا هاوشانی کارتی پەروەردە کە قوتابخانەکانە ینی دنیای خوێندنگەی ئەهلی و جوزانە پەیمانگا هەیە بۆ خۆیان پەیمانگانە زەرورێتن ینی بۆ ئەوەی کە قوتابیانی ئێمە بچنە ئەو ناوەندانە بخوێنن ینی لە ئێستادا سیستمی پەروەردەی ئێمە لە ڕووی کواڵیتیوە چۆنە سیستمی پەروەردەی ئێمە کواڵیتێکی زۆر باشی هەیە بەڵام لە هەمان کاتە تۆ ئەگەر شێوازێکی وا فەراهەمکەی بۆ مامۆسایان تا بتوان وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن لە ناوەندەکانی لە قوتابخانە و ناوەندە خوێندنگاکاندا ئەوەی کە جەنابی دەڵێ بە نسبەت پەیمانگای ئاهلی و خوێندنی ئاهلی و باخچەی ساوایان و دوێنێ لە وەزارەتی پەروەردە کۆبوونەوە بووە بەڕێز وەزیری پەروەردە هەموو تێبینیەکان و هەموو ئەو خەلەلانەی کە پێشتر هەبووە لەم پەیمانگا و قوتابخانە و خوێندنگە و باخچانەیە هەمی خستۆتە ڕوو بە خۆشحاڵیەوە ئیستیجابەیەکی باشیان هەبووە بەرامبەر بە تێبینیەکانی وەزارەتی پەروەردە دوو هەر لەوێش لیژنەیەک تەشکیل ئەکرێ بۆ ئەم ساڵ ئیش لەسەر ئەوە ئەکرێ پیاداچوونەوە بە یاسا و ڕێنمایەکانی قوتابخانە خوێندنگە ئالیەکان دەکرێت
بۆ ساڵی ئایندا بڕیاری باشتر و ڕێنمایی باشتر مامۆستانی هەردەمێ بۆچون بزانن بەسەر ئاستی خوێندن لە پەیمانگە ئاهلیەکانی ئەنی ئەوە کە تاکو ئێستا ئاڕاستینەوەکانی ئەم وڵاتە کراوە ئاستێکی باش بووە ینی خزمەتی بە بوارە پەروەردە گشتەکە کردووە لە لایەکی دیکەوە ینی هاوشانی ئەوە بێ بکەڕێنەوانێ بۆ باشترین پێوەرکە ئێمە سەنگاندن بۆ پەیمانگە ئاهلیەکان بکەین تاخێنەوە وزاریەکانە پەیمانگا و خوێنگە ئاهلیەکان لەگەڵ خوێنگا و پەیمانگاکانی خۆماندا تاقینەوەی وزاری گشتی کە ئەکرێت ئەوە بە پێوەەر وەربگرین تا ئێستا لە چەند ساڵی ڕابردوو یا لە مێژووی دروستبوونی ئەو پەیمانگانە و ئەو خوێنگە ئاهلیانەوانێ هیچ ساڵێک نەمان بینیوە کە تەنانەت قوتابیەکشیان لە عەشراوایلەکان یەکەمەکانی سەرئاستیاری کوردستان بێت. مامۆستا من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمەوێت کۆتا بۆچوونی خۆت شتێک کە بتەوێت بیڵێت و نەدوت بێت. بە ئەوەی کە ئێمە هەمان بێت بۆ وەزارەتی پەروەردە بۆ بەڕێوەبەری گشتیەکان بۆ پەروەردەی قەزاکان بەڕاستی لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن وا باشترە. پەروەردەی قەزاکان یەکەم سەقفێکی زەمەنی هەبێت بۆ تەنەقولاتی مامۆستایان، یعنی ئەمە بەردەوام نەبێت. ساڵانی پێشوو تۆ سێرتان ئەگەیشتە دوای وەرزیەکەمیش تەنەقولات هەر بەردەوام بوو لە هەنێ قوتابخانە دەستپێکی ساڵی خوێندن هەتاوەکو بڵێن لە 15 تاوەکو 15 تا نزیکی مانگ 11 سەیەکە هەندێ بابەت ناخوێنرا لەبەر نەبوونی مامۆستا. ئێماڵین بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان سەرپەرشتیاری کارگێڕەکان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنکە مەسحی قوتابخانەکانەکەن راپۆرتێکی باش بنە سەرپەرشتیاری یەکەم بەڕێوەبەری پەروەردەکان تا بتوانن لە فترەیەکی زەمەنی کەمە ڕێخستنی میلاکاتی قوتابخانەکان بکەن و تەنەقولاتیش بە پێ ڕێنمایەکان لە کاتی خۆیان بۆستێت بۆ ئەوەی یعنی هەم قوتابی هەم قوتابخانەکە تووشیش پرزەی نەبێت لەو کاتەیە کە مامۆستای قوتابخانەکە بەجێڵێ و قوتابەکان بابەتەکە نەخوێن. زۆر ئەفقاڵێکی کە کە زۆر گرنگە داواکەین لە وەزارەتی پەروەردە دامەزراندن بە گرێبەست بێت لەسەر ئاسی پەروەردەی قەزاکان بێت و کێبڕکێکە لەسەر موقعی جوغرافی دەرچووی زانکۆ پەیمانگەکانی پەروەردەی قەزاکان بێت تا بتوانین ئیسفادەیەکی باش بکرێت لەو بەڕێزانە. ئەمە ئیجابیاتەکەی زیاتر ئەوەیە ئەو بەڕێزانە ناکاتەوەی دوای 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ داوای تەنەقولاتکەنەوە بۆ ناو سەنتەری شارەکان تا بتوانین ئەو ئیفرازاتێک کە لە ناو شار هەیە خۆی ساڵانە کەم بێتەوانێ و هەموو مەکتەب شتەکان میلاکاتەکانیان بە تەواوەتی ڕێک بخرێت. زۆر سپاس بۆ مامۆستا هێرشڕە و شارەزای بواری پەروەردە، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. زۆر سپاسی. دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە شاد و بەختەوەر بن.